إمام ابن تيمية 17 ساڵ سجن کراوە بە هەموو سجنەکانی 17 ساڵ سجن کراوە بەڵام هەر هەفتەی بەسەریەکەوە نەبوو 17 ساڵ سجن کراوە 5 ساڵ و 3 ساڵ و 2 ساڵ و ساڵێک و 6 مانگ و 8 مانگ وە بۆ شێوە جا دوان لە هەرە سەرسەختترین دوژمنەکانی کە ئیبن مەخلوف و ئیبن زەمەلکان بوون زۆر زۆریان ڕقلێ بوو حتا ئیبن مەخلوف ئەیوتی ئەیوو ئیبن تەیمیەم بۆ بێنن خۆمەی کوژم ئەیوو ئەگەر بۆشم ناهێنن بیکوژن خوێنی لە گەردنی من ئەوەی ڕقلێ بوو ئەش چی کردو ئیبن تەیمیە تاوانەکەی چییە مەجال نایە ئەم دینە بەلاڕێیا ببرێ آخر جاریش کە زجن کرا قاضی حەنەفیەکان و قاضی مالیکیەکان و قاضی شافعیەکان و قاضی حەنبەلیەکانیش هەر چواریان بڕیاریان لەسەر سجنکردنیدا یان ئیلا ئەبێ سجن کرد و سەرەتا کە سجنەکرا سجنەکەی داناخرا خەڵکە هاو بۆ لای و ئەڕۆی 17 ساڵ سجن بوو 16 ساڵ بەردەوامی ابن قەیم ڕۆی بۆ لای دەرسی لا خوێن لە سجنەکەیە 16 ساڵی ملازمەی کرد ساڵی ئەخیر کە سجن کرا نەیان هێش کەس چێ بۆ لای تر ابن قەیم نێتوانی بچێ بۆ لای یعنی ئەگەر خەڵکی لە خزم و کەسوکار و دۆست و خۆشەویستانی ابن تەیمیە کەوت بنە یەک خەفەتەوە کە ئەوی ژەوەیە گیراوە ابن قەیم دوو خەفەتیە بوو هەم دەرسەکانی لە کیس چوو بوو هەم مامۆستا خۆشەویستەکەشی سجن هەمویان ڕێککەوتن هەموو قاضیەکانیان با سجن کرێ و هیچ کەسیش نەیبینێ ئەزان بۆ وایانوت هیچ کەس نەیبینێ خۆ هەر کەسێکی کە سجن بوو دز پیاوکوش ژەردە هەموو کەس بۆی هەبوو بیبینێ بەس ابن تەیمیە کەس بۆی نەبوو بیبینێ ئەزان بۆ چونکە هەموو جارێکەیەکێ سەردانی ئەکرد لە عێراقەوە ڕۆی لە شامەوە هاو لە میسرەوە هات زیاد لە 1000 پرسیاری پێ بوو ابن تەیمیە جوابی باتەوە هی خەڵکی عێراق هی خەڵکی شامی ئەوێ وتیان با بێمە قاضین قاضی هەر چوار مەذهبەکە یعنی چی خەڵک فتوا لە ئێمە ناگرێت لەوی وەرەگرێت یعنی چی چۆن شتی وە ئاوە بۆ یوتیان نابێ کەس بیبینێ بۆی تر فتوا ناگە فتوا بگەڕێتەوە بۆ ئێمە خۆ کەس حساب بۆ ئێمە ناکات سجن بۆ بەدار و لیفتا لە بری شوێنەکانی ئێمە و مەحکەمەکانی ئێمە بۆیەوە بوو لەو آخر ساڵایان وفاتی کرد لە سجن لەو آخر ساڵایان وفاتی کرد لە سجنا و حکومەتی وڵاتیش دژیەتی کە وفاتی کرد علەما لەبارەی جەنازەکەیەوە فەرموون 50,000 دانە بەس ژن لەسەر جەنازەکەی ئامادە بوو 50,000 بەس ژن و ئەفەرموون لە تەریخی ئیسلامە هیچ جەنازەیەک نەبووە بڵێ ئەمە وەکو جەنازەی ابن تەیمیە وایە جەنازەی ئیمام ئەحمەد نەبێ ئەی ئیمام ئەحمەد کە وفاتی کرد حکومەتی وڵات دژی بوو نەخێر ئەو سێ حاکمەی کە دژی بوون مردبوون ئەوەی کە مایەوە لە ئەخیرەوە ئیمامی ئەحمەد لە سەردەمی ئەوە وفاتی کرد پشتی ئیمام ئەحمەد یەگرت یعنی ئەم حاکم دژیشی بوو بۆیە توانی بڵێ هاوشێوەی جەنازەی ابن تەیمیە نەبووەتەوە لەسەر زەویە بەهۆی ئەو حەقەوەی کە لەسەری وەستا بوو و گوێی بە کەس نایە و هەموو گروپ و تاقم و فێرقەکانی سەردەمی خۆی دژی بوون یەک گروپ و فێرقە و تاقم نەبوو لەسەر عەرزات دانی خەیری پیا بنێ لەبەرەوەی بە حەق یەک حەدیثی تەطبیقەکە کە فەرمێ حەدیثەکە يخلف هذا العلم من كل خلف عدوله ئەم عیلمام دینە لە هەموو جیلێکە باشترین و ڕاستترین کەس و بە ئەخلاقترین کەس و بە دینترین کەس و بە تەقواترین کەسیان ئەتوانێت لە بەریکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەریگرێ یعنی لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وەریگرێ و ئەو عیلمەشی کە وەری ئەگرێت تەنها چی و چییە قورئان و حەدیث لە پێغەمبەری وەرەگرێت صلی الله عليه وسلم ئیشەکەی چییە سەبا بزانن ئیشی عالمە بێ چی بێ هەر عالمێ ئەمە ئیشەکەی نەبێ کام حەدیثە باسیەکە کە حەدیثەکە صحیحە ئیمامی ئەحمەد گێڕاویەتیەوە خۆی ئەفەرمێ حەدیثێکی صحیحە لە زۆرێک لە گێڕاوەرەوەکانی حەدیثەوە وەرم گرتووە
وابن قيم جوزي لمفتاح دار السعادة ناويتي صحيحة، ابن عبد البر ناويتي صحيحة، زوري كتر لزانا فرمك أو حديثك لو بري صحتها وبوي باسي وعالمان كل كتصحيح يعني كردوه إيشي عالم بيمس يشتبه ينفون عنه شي تحريف الغالين. تحريف غالين شيء دين أم سريه أو سريه لم سريه ودرشي ولو سريه ودرشي أو تو انحراف كردوه لا شيء لا داوى لسر رقية ما ركيتي أمام لاتي وأولاتي لم لا ودرشي درشي لو لا درشي درشي يعني أنيش الرون تحريفيا كان جوابيا وأنا داته قبوليناك أو أني تنرون تحريفيا كان جوابيا وأنا جداته قبوليناك. ابن تيمية حديثي تضييق كربوشو باشا أنا فرمي وانتحال المبطلين أو أنا شي أهلي بطالب ونهلي دنيا أبو نيانيس بدين دنيا بدز بينن جوابي وش يداعو بيضنا أبو الأسري. باشا أنا فرمي وتأويل الجاهلين أو أنا شي جاهل بون ببيع علم دمي أنت يخص جوابي أو أنا شداعو قبولي وشيناك عالم ويشكيتي جوابي أو سيتاق ما باته جوابي أو سيتاق مين أو عالمني عالمني كابراك قسي مجلسي بيه وبو خلقيك چونکە دینەکەت بێ دوژمن نییە بەردەوام دژایەتی ئەکرێ دینەکەت بێ دوژمن نییە بەردەوام خەڵک دروست ئەکرێ کە تێکی بە ئیتریا بەم لایەنەیان تێکی ئەیە دەرچوون و لادان کە تۆ بێ نەهێڵی ئەو خەڵکە لا بدا بیخەیتەوە سەر ڕێگاکە ئیشی عالمەوەیە ئیشی عالمەوەی نەهێڵی ئەو خەڵکە لا بدا بیخاتەوە سەر ڕێگاکە. ئەمە یەکەمیشی. دووەمیشی ئەوانەی کە یانەوێت دینەکە بەکاربێن بۆ دنیا نەهێڵێ قبوڵی نەکە. أم حديث بيغمر صلى الله عليه وسلم وافرمي إيشي عالم أوي بيغمر صلى الله عليه وسلم دياري كردوه كس بوينية دياري كعالم إيشا كيتشيا هني كزال دعوي خوب كواقي كسنة بوانية بعد جاتي نكريتو باقصو بيانا وتريوانية أوي واقا أو لسر حقنية أو عالمي جنية أو كابراك مجلس بخوي خوشكا وجمهور بخوي كوكاتو بويا ضلي كزناش يعني. ابن تيمية ضلي هم يهشان بو لأخوي أو حديثي تطبيقك بمعنى كلمة عالم بو هم بتقوى بو هم حافظ يشبو هم مشتكاني لبربو كايوت لدينا هم يجوان تاوتيو كردبو ايزاني لفظي حديث شلون شرح كا شلون بك بلان برم بلاكاني هر هم يك لو ستاقم بون ياخذ لا دربون بلاي شليا يا بدو لا رقيه ياخذ جاهل ونفام بون بجهل دميان خصبو يدينوا ياخذ دينا كان بكاري انا بو بدسيناني دنيا كان بو يردي هم يدايوا شيء عالمي جويه ابي ردي هرسي طاقم كباتو نيداتوا بيغمر صلى الله عليه وسلم بعالمي نزانيوه چونکە لو حديثا بيغمر صلى الله عليه وسلم كاري علماء دياريكا كاري علماء دياريكا هر كسيكيش ادعاء أهلي علم بك ادعاء علم بك أبي يشكي به چونکە خو دجمني دينك نخود وكاك تاوكو تيكينا بود لرقاي أمانه بو يابيتو بخبر بينه يلي تيكچه جاء براستي أو عالمة كأو وظيفة بيغمر صلى الله عليه وسلم بوي دياري كردو خاطر سرشاني خوي ويجينه غيري وعالم نية تري أقصى زانا ياخد قصي خوشي لا ياخد حلي مشكلة خلقه كاد وكو إنساني كو طاو هيك تر هاشي أنا وكو فريقة كوير داني شيء هري حقاية تجارته أوش يعني هي يتر باريشة ويا ببيريشة أوش هي